ئازیزان و خۆشەویستانی رادیۆی گەڕیان هاتینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی زۆر تایبەت و ناوازە لە بەرنامەکەی خۆتان چێشتەنگاوێک دەمەتەقەیەک لەگەڵ عەریف حەمەتاڵ هاتینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست سەرەتای بەرنامەکە بەوە دەست پێەکەین جەژنی قوربانتان پیرۆز بێ قوربان بەیانی جەژنی قوربانە و ئەگەڕێینەوە بۆ جەژنەکانی ڕابردوو بۆ نوبەرامەی قەیسی و بامیە و کشمیش و برنج و لەتکەنۆک ئەگەڕێینەوە بۆ ئەو کۆڵانانەی کە سەر لەبەری ئەم سەرتا ئەوسەری لەبەر بۆ نوبەرامەی مەنجەڵە فافۆنەکانی دایکمان ئەو ناوەی پڕ کردبوو ئەگەڕێینەوە بۆ ئەو دەمەی کە دایکمان بە بوخچەکەەوە ئەیبردین بۆ حەمام و پاکیە کردینەوە جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیە بن بە هەر هەمومان پشکەینە ماڵی دنیا ڕووبکەینە دەمەتەقێ و ڕووبکەینە جەژن و خۆشی شادی با ڕووبکەینە بۆ نوبەرامە و هاڵاوی حەمام و قەیسی و کشمیش و برنج و لەتکەنۆک با ڕووبکەینەوە پاشەتی و یاریەکانی ساڵانی جەژن با ڕووبکەینەوە پۆستە و ئیدارە و دەهۆڵ و زوڕنای جەژن و ڕەشبەڵەک و هەڵپەرچێ و کەیف و شادی جاری جاران با ڕووبکەینەوە گیرفانی بەتاڵ و تریقەی پێکەنینی بە کۆمەڵ با ڕووبکەینەوە پاکیزەی و پاکێتی کشەکانی کۆڵان با ڕووبکەینەوە چاوپاچی هەرزەکارانی گەڕک یاخوا جەژنتان پیرۆز بێ لێتان مبارەک بێ هەر لە جەژنا بن هەر لە خۆشییا بن نانی بەیانی جەژن ببێتەوەی شیفای سەرجەم لە خۆشی و لابردنی هەموو خەم و پەژاری دڵەکانمان هەر لە جەژنا بن فەرمونون بە جەژن دەست پێەکەین ئازیزان و خۆشەویستانم دەستپێکی بەرنامەکەمان بە خوێندنەوەی ژمارە تەلەفۆنەکان بۆ بەڕێستان بۆ بەشداریکردن لە بەرنامەکە و پیرۆزبایی جەژن و هەروەها قسەی خۆش و نەستەق و یادەوەری خۆشی جارانی جەژن بابین بەگوێی یەکتریە فەرمونون پەیوەندی بکەن بە 0 471 52 64 هەروەها 0 891 75 کە ئەمە وەتسئەپە هەروەها بە ژمارە تەلەفۆنی 0 5 ئەمە تایبەتە بە ڤایبەر و ئەچینە لای یەکەم پەیوەندی کاکە کۆچەر لە شاری سلێمانی کاک کۆچەرجان قوربان ئەم کاتە باش بەخێر بێیت سەلامەت دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاک عەریف حەمەتاڵ زۆر مەمنون کاکە کۆچەر جەژنی قوربانیشی پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ لە هەموو هاوڕێ و خزم و دەستان پیرۆز بێ لە دەستخۆشی لە جەناب لێ و ڕادێ بەڕێزە دەکەم کاکە کۆچەر جەنابەت چی یادەوەریشی خۆشت دەیە لەگەڵ جەژنا وەڵای یادەوەریەکان کاک عەریف ینی ئێستا لە زەمانەی مەسەلەن ناخۆشیەکان زیاتر بەڵام پێشان جەژنی پێشان تامی زیاتر بوو لە ئێستا بەڵێ بە بێگومان لەبەرەوەی پارە نەبوو شتکەم بوو لەبەرەوە چێژی شتەکان زۆر بوو بەڵێ وەڵای دەستخۆشی لێ دەکەم کە ئەو شتە کوردەوارانە بووی هەموو جێگرانی ڕادیۆیەکە دەینەوە بەڕاستی هەموو چێژ لە بەرنامەکە دەبینن زۆر مەمنون کاکە کۆچەرچیان ئینشەڵا بەرنامەکە گەرم و گورترەکەین بە پشتیوانی خوا و پەیوەندیەکانی جەنابتان و قسە خۆشەکانی هەمومان دەستخۆشتیان دووبارە لە هەموو هاوڕێیان پیرۆز بە لە جەنابیشت و لە دەستخۆشی لەو ڕادیۆی دەکەم ئینشەڵا هەر هیوادارم هەر بەردەوام بن ئینشەڵا هەر بەردەوام و گەرم و گورترە بین بۆ ئەوەی بتوانین بزێ بخێنە سەر لێوی ئێوە تاوەکە میزبان لە کاتان نەگرم هاوڕێیان با زۆر لانە لەسەر خەت بن زۆر سپاس کاکە کۆچەرچیان بۆ پەیوەندیەکەت دەست و چاو خۆش بێ دەست خۆش بێ دووبارە پیرۆز بێ لە هەموو لایەک جەژن پیرۆز بێ لە هەموو لایەک و ئینشەڵا هەموو ڕۆژێکمان هەر لە جەژنا بین کاک ئەحمەد دەڵێ سڵاو لە بەرنامە جوانەکەی عەریف حەمەتاڵ کاک هاشم حەسەن جەژنە پیرۆزەی ناردووە و کاک هاشم حەسەن دەڵێ هەرچی سەوزەی حەلوەکەیە لە خزمەتی رادیۆی گەڕیان و بەرنامەکەی عەریف حەمەتاڵایە هەروەها کاکە هەرێم بە هەمان شێوە سڵاوی ناردووەڕێ سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێ
وێ ڕای نردنی کۆمەڵێ چەپکە گوڵ زۆر سپاس کاکاشمەڵێ هەڵێ سڵاو لێبێ کاگادی بەڕاستی بەرنامەکە و بۆندارە زۆر مەمنون لێوان کۆیی شاعیرە هەزناسکەکەی کۆیە کۆیەی کۆیەتی هەڵێ سڵاو هەڵێ سڵاو لە مامە هادیجیان و بەرنامە جوانەکەی لێوان خان چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنی و چاوەڕێی جەژنی ساڵی ساڵانی کۆیە ئەکەین ئەچینە خزمەتی کاک ئیسماعیل لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و بزانین جەژنی قوربان لە قەڵاتزێ بەچی دەستی پێ کرد کاک ئیسماعیل گیان کاک ئیسماعیل گیان کاکادی جان ئەو کاتت باش ئای قوربان هەموو کاتێکە باش و جەژنی قوربانە پیرۆز بێ لێرەوە تا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا قوربانجان چاو دڵمان ڕوون جەژنی جەنابشت پیرۆز بێ و پیرۆزبایی ئەو بەرنامە لێ دەکەم و ڕێز و حرمەی تایبەتیم هەیە بۆ ستافانی رادیۆی گەڕیان هیوادارم هەر لە خزمەت هونەری کوردیدا بن و هەر سەرکەوتوو بەر قوربان قوربان زۆر سپاس مەڵتانەوە بێ کاک ئیسماعیل گیان کاک ئیسماعیل با تاوێ بگەڕێینەوە بۆ ساڵەکانی زووی قەڵاتزێ و تۆزێ باسی جەژنی قوربانمان بۆ بکە بزانین بەچی دەستی پێ کرد و چۆن کۆتایی هاو وەڵا کاکادی ژیان وەکو لای هەومان ئاشکرایە دیارە پێش جەژنەکان بە خۆ ئامادەکردن و ماڵ شوشن و ئیدی هەتاک دەگەیشتە کەوەتەری ماڵش هەمووی هەردەشۆرە وایە دوایش بڵین ئەوەی منداڵەکان بڵین جلوبەرگ و ئاماداکارەکانی جەژنیان بۆ دەکردرا و هەتاکو ڕۆژی جەژن بەیانیەکەی ئەوە قێسی حیاتەکە حاضر بوو لەگەڵ بڵینەوە عات و تەقالیکی درێژی نەبراوەی کوردەواریە لەگەڵ کشمیش و برینج و فاسۆلیا و گۆشتی حیوان و مریشک و ئەو جۆرەشتانە ژیان اینجا بەدەستی بەڵێ اینجا بەدەستی وەستای شارەزا وەستادایە ئامینە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوانە تاموسێژش تایبەتیان هەبوو قوربانەوە هیچ گومانی تدانە باشە بەڵێ دوای ناخواردنیش دیارە لای هەومان ئاشکرا بوو بڵین پیاوانی گەڕێک لەگەڵ منداڵان کۆ دەبوونەوە و یەک بێکی ماڵەکانیان دەکرد و دوایەوەش منداڵان بۆ خۆیان دەڕۆیشتن بۆ ئەو مەیدانی کە ئامادەکراوە بۆ یاریەکانی جەژن ئەوەی کە من زۆر چاک لەبیرم دەکا کادی لە شاری ڕانیە چکە من بەڕاستی لەوێ گەورە بووم باشە یەک مەیدان هەوڕەپانی یاریەکانی جەژنەکان پێیان دەگوون مەیدانی سید عەلی ئیدی لەوێ سەرک و فەلەقە بوو جۆلانە هەبوو لەگەڵ هەندێک یاریتر بەزەوەی هەموو سەرنجڕاکێشتر بوو تازە بڵین لە تەمەنی 6 ساڵی 7 ساڵی مندا تا پاسکیلی سێتایی پەیدا بوو پاسکیلی سێتایی خۆشە بەڵێ وایە بەکریان دەدا ئا بە پەنجابسی بۆ خۆ دەسوی فڕێکی لای فولکە لێدا دەتێنایەوە و ئیدی دوعات دەکرد پەنسەر نەبوو بە ئەوە خەراب بوو کە پەنسەر بوو بە کاک ئیسماعیل گیان بەدیلی سینەما لای ئێوە چی بوو لە ڕانی و قەڵاتزێ وەڵا هیچ بەدیلێکی نەبوو کاکادی نەبوو باشە نەوەڵا لە هەنێ شوێن ڤیددیۆیان لێ ئەیا و پەردەیەکیان ئەیا بە دوکانەکەیە و مناڵان بە شتێ پارە سەری تۆزێ فلیمیانە کرد ئەوە لە کۆتایی هەشتاکان کاکادی ئەوە پەیدا و بەس لە سەرەتای هەشتاکان من بەبیرم نایەت شتیوام دیبێت لەبەرەوەی بە خۆت دەزانی ئەو کاتێ ڕانیە بچووک بوو ینی کەلچرە عەشایریەکە زۆر بەسەر هەندێک بواری ژیان ئەوەندان ساڵ بوو پێم وا بوو ئەو زەخەکەش نەدار بوو کاکادی خەڵک زۆر بەکەمی هەتا تەلەڤیزیۆنی ملەوەنی هەبوو نەک ڤیددیۆ بەڕاستی ئەو کاتەی باڵێ زۆر تەواوە کەوا بوو ڕانی و قەڵاتزێ بێبەش بوون لە سینەما ئەو نا قەڵازێ سینەمای لێ بوو کاکادی ڕانی لێ نەبوو ئاها بەڵێ ئەی کاک ئیسماعیل مەسەلەی ئەسب و عەرەبانە بەڵێ ئەسب و عەرەبانە هەبوو کاکادی ئەوجا لە بڵین سواری ئەسب و عەرەبان دەبووی ئاوە وەکو جاران بڵێ فڕێکیان پێ لێدای بە 50 فلس بوو ئەو کاتە دوای ئەوە کاکادی ئەوە هەبوو ئەو جێبەکان هەبوون لاندلۆڤەر پێیان دەگوتن سرێشن بەڵێ وایە جێب ئەوە یەک پارچە بەس لە لەوح و ئاسن بوو ینی لە گەرمان هەر دەسووتایگە سواری دەبووی بەڵێ قوربانەوە ئەوە لە پلێتی ئیڤای عەسکەری دروست دەکرا ئارەوەڵا ئەوە سواری ئەوانش دەبووین مهمەوە بوو بەس قاچل لە عەرزی ببڕە ئیدی شتێکت دەدا و
فڕەکت پێ لێدا بڵین کاتە خۆشەکان لەگەڵ دۆست و جیران و خزم و شتووە بەسەر دەبن بەڕاستی بەداخەوە ئەوانە ڕۆیشتن ناگەڕێنەوە. کاک ئیسماعیل ئیساش ئەتوانین لایەنی کەم پشکەینە ماڵی دنیا و ڕووبکەینە دەمەتەقێ و قسەی خۆش و سادەیی خۆمان. بەڵە قوربان کاکات ئێوە زۆر ڕاستە چونکە ئەو کاتەی ئەگەر هەموو منداڵانی گەڕەکت تۆ کردبایە بە هەمووی 2 دیناریان پێ نەبوو بەڵام دنیایەک مەحەبەت و خۆشەویستی و ڕێز و احترامیان لە نێواندا هەبوو کاکاتی ئەوە هیچ گومای تێدا نییە. کاک ئیسماعیل هەموو مناڵانی گەڕەکی هەر شوێنێکم کوردستانە کۆکردایەتەوە یەکسان بوون لە بواری ئابووریە. بەڵێ قوربان ئەرەوەڵا هەمویان لە چۆن دەڵێ لێ قۆناغیشیان دابوون یعنی فەزڵ و پۆز و ئەو زۆرشتانیان ینی هیچ گومای ترانە بوو. کاک ئیسماعیل ژیان هەر لە جەژن و خۆشیە بیت جەژنە پیرۆزەمان بگەێنە بە ماڵ و مناڵ و خانەوادە. قوربان ئێمە شەروەها ڕێز و حورمەت و دووبارە و سێبارە پیرۆزبایی جەژنی پیرۆز لە هەموو لایەکان دەکەم و خوای گەورە زۆر سپاس کاک ئیسماعیل جان زۆر مەمنون. ژیلە کەریم ئەڵێ سڵاو خاڵە جەژنتان پیرۆز بێت. کاک حەمید دەڵێ سڵاو لێبێ کاک هادی جەژنتان پیرۆز بێ. ئەچینە لای باوکی شکار ئەچینە گەرمیانە حیاتەکە جەژنە پیرۆزیان لێ یەکەین. باوکی شکار کاکە حەوەی گۆڵ نمونەتان زۆر بێ ئینشاءڵڵا دەست خۆش بێ دووبارە ماندوو نەبی کاکە جەزاش ماندوو نەبێ و هەمیشە سەرکەوتو سەرفراز بن. زۆر سپاس باوکی شکار جەژنی قوربانتان پیرۆز بێ. پیرۆزە پێشەکی ئەوسان بەقەدا دوو بەیان جێدە ئینشاءڵڵا. قوربان نابێت تا شەممە لەبەرەوەی خەریکی پرۆسی جەژنە بین و هەنێ کاری مرۆیی و ئەوەمان ئەبێ لە جەژنە مەشغوڵە بین بە ڕێزگرتنی خەڵک. فاسۆلیا خواردنیش گاڵتە نییە. بەڵێ قوربان ئێمە ڕۆژانی جەژنی ژەل لە خزمەتی خەڵکە ئابین هەر خەڵکێک پێویستی بە بزە و خەندەی ئێمە بێ ئێمە لە خزمەتی ئابین. یەخۆ سەرکەوتوی کاکە حەمە پێم خۆشم جارە شعرێکە بۆ بکەنمەوە. فەرموو قوربان. شعرێکە کە ڕووداوێکە لە ناوچەی مەریوان ڕوویدا و شاعرێکی مەریوانی دایناوە منیش پێم خۆشە پێشکەش بە ئێوە بیسەراجەکانمانی بکەم و پێشکەش بەم بەرنامە تازەیە بکەم. ماڵە ئاوا بێ یاخوا ملوانکەی شین نیوەڕۆی گەرمی ڕۆژێکی بەهار لەژێر هەتاوی ڕێگای درێبار مناڵێ سەرکەز چۆخە و ڕانەک شەڕ ڕێگا دەتێوێ پەشێ و دڵپەڕ بێوچان دەڕوا هەنگاو هەڵدەگرێ بەگوێی چۆخەکەی عارەقی ئەسڕێ تۆزێنانە ڕق لە توێی جامانە بوو بە تێشوو بۆ بەستە زمانە لە ڕێی تێکۆژان ڕۆژی ماسیڕا و خۆزێ شریت و تۆڕێ تورکا و لەگەڵ قولاتێ کۆن و ژەنگهێنا و هێناویە ئەمڕۆ بیان خاتە ئاو ئەڕوات و جارجار لە چۆڕی ڕێدا ئەزرنگێتەوە دەنگێ لە گوێدا هیوا خێراکە خوا نەهێنێتۆ حەو ڕۆژە ئەڕۆی دەستخاڵی دێیتۆ ئەمجار بێماسی نەیتۆ بۆ شار گەر بۆ نەگیرا خۆ بخە زرێبار ئەڕوات و لەناو دڕکوداڵی ڕێ کلاشکۆنی تاوتاو ئەکندرێ لە پێ ئەڕوات و لەناو دڕکوداڵی ڕێ کلاشکۆنی تاوتاو ئەکندرێ لە پێ جارێ بۆ لە ڕێ وردە بێتەوە ملوانکەیەشین ئەدۆزێتەوە بە چاکی چۆغەت خاکی لا دەبا جار بەجار ئەڕوا و سەرنجی ئەدا کاتێ ئەگاتە ئاوی زرێبار دێتە گوێی دەنگی شەپۆل و لێوار دوو فرمێسکی داغ دێنە گوێچاوی سووتە ئەیشۆرن گۆنای سوتاوی ئەڵێ زرێبار چەند پاڕامەوە لەم لێوارانە و چەند سوڕامەوە حەو ڕۆژ ئەم تۆڕەم هێنا و بردم ماسی و پێ نەدام مەیوس و کردم باوەژنیشم وتویە ئەمجار گەر ماسی و نەگرت خۆ بخە زرێبار با تۆ زێزووتر بگەڕێمەوە ملوانکەیشینم دۆزیوەتەوە ئەی بەمەوە بۆ خوشکم ئێوارە لەناو هاوڕێیان سەری لە خوارە زرێبار بن و خوشکم هەژارین دایکمان نەماوە باوەژندارین خوشکم هەر خەریک فەرمانە بۆ ئەو وچانی نییە بەیان تاکو شەو
هەرچەند ئەیبینم چاوی پڕ ئاوە دەستی تەزیوە بەدەم سەرماوە شەوانەمان دوو کە دێینەوە ماڵ کارمان گریانە و بیستن قسەی تاڵ بەیان ناهێڵێ خۆر سەر دەربێرێ هەر یەکمان لە بۆ شوێنێ ئەنێرێ خوشکی هەژارم دەست ئەکا بەکار منیش بۆ ماسی دێم بۆ زرێبار خێراکە توخوا با بڕۆمەوە ئەم ملوانکەیەی زوو بۆ بەمەوە گیرفانم کونە نەوەک داکەوێ بارە دەستمارێت هەتاکو شەوێ ئەم ڕۆژ هەر وەکو ڕۆژانی پێشوو هاتو شریکی خستە هاتو چوو تا ڕۆژ ئەگاتە داوێن خۆراوە سێبەری کێوان دێنە سەر ئاوە هیواوە پەنجەی لێ هەڵپێکاوە چاوەڕێی تۆڕ و دەریا وەستاوە تاریکی شەوهار ڕەنگ ئاوی گۆڕی هێشتا ماسیەک نەکەوت بۆ تۆڕی وتەی باوەژن لەو نیوە شەوە هەروە لە گوێدا ئەزرنگێتەوە هیوا خێراکە خوا نەبهێنێتەوە حەو ڕۆژە ئەڕۆی دەستخاڵی دەیتۆ ئەم جار بێ ماسی نەیتۆ بۆ شار گەربۆت نەگیرا خوب کە زرێبار تاریک شەوسارد و دڵتەنگ هیواک شوماد وەستاوە بێدەنگ وتەی باوەژن لەو نیوە شەوە هەروە لە گوێدا ئەزرنگێتەوە بەیان زرێبار تەنی گرتووە باران دوێنێ شەولێڕی کردووە پەڵەی هەوری ڕەش بە ئاسمانەوە لەسەر ئاوی لێڵ ئەسوڕانەوە کاتێ چەخماخەی لێ ئەدا تاو تەرمی مناڵێ کەوت بۆ سەر ئاو ملوانکەی شینیش لەناو دەستیایە بۆ کێو ئەنوارڕێ ئەڵەی وریایە نێو ئەو شەپۆلەی دەوروبەریایە دوو بێچۆ ماسی کەوت بوونە کایە کاتێک کە نمنم باران هاتە خوار ئەڕژار سەرچنگی ساردی زرێبار چووکە کەوتە ڕێ شەپۆلی خەمبار تا لاشەی هیوای هێنا بۆ کەنار ملوانکەی شینیش لەناو چنگیا بوو هەتا ئەو کاتە بەری نەدا بوو زرێبار ئەیوت زۆری کۆشا بوو بەستە زمان ماسی بۆ نەگیرا بوو بەخۆشیەوە بەخۆشی بیتەوایزەکان و بۆشێوایکە بەدڵتان بێ زۆر مەمنون باوکی شکار ماڵە ئاوا بێ دیارە ملوانکەی شینەم شعرە بەرزەی مامۆستا خوێنیەوە هی شەریفە دەستە خۆش و زۆر سپاس باوکی شکارجیان کاکە گیان ئەزانی چۆنە هەنێ شت هەیە خێری پێوەیە ئیسا بۆ نمونە ئەم ساڵ ڕاستە وشکە ساڵە و ئاستی ئاو لە ساڵ 50 کەمی کردو و دنیاە با بڵێن کەم ئاوی ڕووی کردوتە هەمومان کەچی بۆ هەنێک کەس بۆ بە خێر و بەرەکەت مەسەلا ئیستا لەو ئاروزەرە هەنێدار وشکی کردووە بۆ خۆی چیتکەوت چاوەڵەکەی بۆ بە خێر بۆ خەڵکانێک کاتوانن بیخەنە ژێر مەنجەڵ و برنج و چێشتەکەی پێلێنێن با بچینە خزمەتی مامۆستا عومەر بزانین ئەو ئەڵێکی بۆ مەسەلەی ئەم چیتکەوت چاوەڵ و دارە مامۆستا عومەر السلام عليكم براكم. عليك السلام ورحمة الله قربان يا أخوة بخير بي أو لعبز إخواني من توبة عايز مزمي بفشي خونا أخي قربان دارو تشيلكاش تو بكناك ولا سري بوجير منزلكا كاكا جان جزن ولا جزن وكوشاوي إن شاء الله حبيبي معي خير بخاتي قرآن مجزنا الله آمين دعواكم لو برزاني كفيونديا كانوا قدرانا فاتوزا فيونديا كان ينتم بي لبروي خلتي تزول فقط خلص زوج شاوريا بلا الراسطة من مي كاكا حمد جان أو برم دستو شاوي جنابتو كاكا جزا خوش بو أم برنامجك ايوا ايبن بريو براسيه مشتي خوشويتي بو شاري سليماني من مي مجي وتنتي رابينا مكوا امر ايما يسا پنجام من علي نادينا من دسيتي مولين لقرقا لان خفاض شاري سليماني و تجربه خوشاكين ويسا پنجام من على كم هنا ولا بيجري جيري عم بوكن بوي بياني لبري كان او من على ندري خوشه بجربه اب خالتي شاري سليمانيه ما امني خالتي خفاض او من خالتي دستي او من خالتي سرمایه‌داری بريز خوشويتي جايه كحد كان همش وانا كان بسر كانوا اما ليش بينوش وانا كفنجام من علي نبينا من استخريكن جلوبات جنب بوكرين من انا يظلم دسوشاو تامازكين يا شاري سليماني هذا خلتي دستي او خوشويت وبناتين كواداني خلت دستي كان خلت خوشويت كان شتوبنا ام برنامج بن لم برنامج خلق زور اغاتا امانجو اواتي خوي شتوبنا ام برنامج كاك احمد الله كان برنامج زور جرينا همولا كان قلبي اوري لبنوا شتوبنا بن دغ زلالي اما زكينا سوي كما بو بروناكي بو شاوكان اما بو بهز بو قام بيداي تايبن بو بغ شكدني بيتوانه كان اما كاتوانا ما نخاطر وسطك عبادات جوي عادي خوشويتيش هر سرتراز وسرتوتوبن هل جشن خوشيابن بامن كازول جناب تانا كن نبري خاصي كل سرتا فايق ولا سرتراز وسرتكن دوبار وصبارا جشن خوشيابن ان شاء الله مامۆستا عومەر بەڕاستی ئێمە زۆر سپاسی هەموو ئەو خێرخوازانەکەین کە دەست بەسەری مناڵە ئەێنن یا بە فریای گیرفانی گەورەکانە کەون نایڵن کاسەی ماڵەکانیان بەتاڵ بێت بەڕاستی لە ڕووی خێرخوازیەوە
ئێمە دەستیانە ژین چاویان ماجەکەین پیرۆزباییان لێ یەکەین کە ئەتوانیویانە بەخشندە بن لە ماڵەکەی خۆیان ببەخشن و والله دڵی خەڵک خۆش بکەن. بۆ ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بەڕاستی ئەوانە بوون بە چرا ڕووناکی بۆ ئێمە ماڵیان ئاوا بێ ئیشەڵا ئەو چرا ڕووناچیە لە لای خوای گەورە ڕووناچیان پێگاتەوە ئیشەڵا خوای گەورە یەک و دەپڕیەکاتەوە هیوادارم کەس بیر لە ماڵی دنیا نەکاتەوە هەمووی دەستکا بە بەخشینی ماڵی خۆی یاخوا لە جەژن خۆشیاوی ئینشاءالله ڕێزمانێ بە کاتانێ لەگەم زۆر سپاس مامۆستا عومەرجان جەژنە پیرۆزەمان بگێنە بۆ مناڵە نابینایەنە یەکەیەکە چاویان ماجەکەین دەستیانە وشتین یاخوا جەژنیان پیرۆز بێ ئەو خێرخوایەی کە پۆشاکی بۆ 50 مناڵی نابینا دابین کردووە ئیشەڵا هەر لە جەژن و هەر لە خۆشییا بێ و دوورە بێ لە نەخۆشی ئەچینە لای کاک ئەحمەد خۆشناوەتی بەڕاستی یەکێکە لەو هونەرمەندانەی کە خۆبەخشانە زۆربەی زۆری ئەرکەکانی ڕادیۆی گەڕیانی گرتوۆتە ئەزۆ یەکێک لەوانە بەڕێوەبەری پەیجەکەیە هەروها پەیامنێرە لەوێ کاک ئەحمەد خۆشناوەتی جەژن مبارەک بێ سڵاو لێوێ مامادی و جێژن لە تۆ لە تاوای بینەران و بیستەرانی گەڕیان میدیا پیرۆز بە ئینشاءالله هەموو هەمیشە لە جەژن و خۆشیدا بن کاک ئەحمەد ئەکرێت تۆزە باسی جەژنی زووی لای خۆتانمان بۆ بکەن بزانین ئێوە چۆن چۆنی یاریەکانتان چی بۆ چۆن بەڕێتان کردووە بەخوا مامەهادی چونکە من تەمەنەکەم بڵێن زۆر نییە لە نەوەتیەک لەدایک بووم بەس ئەوەندەی کە لای ئێمە هەبوو داردەلامە هەبوو ژێر لەی لوکەکان هەبوو ینی هەر چۆنێک جەژنەکانی ئەو ساڵ لە ئێستا زۆر زۆر خۆشتر بوو ئێستا تقریبا 2 ساڵێکە ینی 4 ساڵ ژیانی یاسرین پێکێنەوە 2 ساڵێک هاتوومەتە خانی خۆم لە کۆڵانەکەی ئێمە تاکو 2 شەو ئەو لە دەرەوە بوون ینی کە دەبووە جەژنیش ڕۆژی جەژن یعنی کەسێک نایە لە دەرگا بدا جەژنە پیرۆزەیەکی بکە ئەو شتانە زانی زۆر زۆر ناخۆش بووە وەکو جاران نەما ساڵی ساڵان کاک ئەحمەد تۆ لە گەورەکانی خۆتی بیستووە کە خەڵک جمەی هاتووە لە ڕۆژەکانی جەژنە ئەوەی بیرمە ینی 15 ساڵێک بەر لە ئێستا و کاتی تەمەن 15 ساڵێک بوو یعنی لە بەیانی تاکو ئێوارەشەوە خەڵک هەرداد بوو ینی بۆ جەژنە پیرۆزە ئەو شتانە بەس ئێستا ینی هیچی نەما هیچ باشە ئەجا کاک ئەحمەد ئەو خەڵکە کە جمەیە هاو بۆ جەژنە پیرۆزەوانە جگە لە قسەی خۆش و جەژن و یادەوەریەکانی جەژن کەس باسی ماڵی دنیا و تەماعی ناکرد ئەو شتانە هیچی نەبوو هیچ هەموویدا جەژنە پیرۆزە بە ڕوویەکی خۆش دەم بە خەندە ینی جەژنەکە زۆر زۆر خۆش بەس ئێستا دێ بۆ جەژنانەکە باسی کۆڕۆنا بۆ دەکە ئەوە مێت ئەوە تەعزیە هەیە ئەوە نەخۆشە ینی هیچی بەسەر هیچەوە نەما زۆر ڕاستە بەداخەوە پارە و کۆرۆنا تەماعی ماڵی دنیا و بەدوای ئەوە کۆرۆنا بەڕاستی هەموو شتە خۆشەکانی بیر بردینەوە و تەنها خەیاڵمان لای تەماع و تەماع و تەماع بەبێەوەی تەماع بتوانێت هیچمان بۆ بکە مامەهادی پێشنیارێکیشەکە قبولی بکەیت فەرموو قوربان قوربانی تۆ بەرنامەکانی داهاتوو شێوازی سنەتی دابنێشی بۆ بەرنامەکە چونکە کوردەواری شتێکی زۆر جوان و ڕێک دەردەچێت ئینشەڵا هەروەکەین کاکە جان گەرمای ئەم هاوینە ماشەڵاتینی گەرمای ئەم هاوینە هەموو شتێکی لەبیر بردوینێتەوە بەس ئینشەڵا هەروەکەین لەبەرەوەی خۆی بەرنامەکە فۆلکلۆریە و ئێکسسواراتی بەڕاستی هەمووی کوردەواری و جوانە بێگومان لەمە دووە جلی کوردیش ڕاچاوەکەی وەم خۆم یەکێکم لەو کەسانەی کە زۆر زۆر مرتاحم بە شەڕواڵ و چۆغا لەش ساغێ با لێرەوەش وەکو ڕاگەاندنێک لە 4ەم ڕۆژی جەژن لەگەڵ ڕێکخراوێک لە هەولێر ڕێکخراوی خەیاڵ گەڕیان میدیاش لەگەڵیان بەشدارە و بەنیازن هاوکاری بەسەر 300 ماڵی کەمەندەمدا ببەخشنەوە ئەوە بەڕاستی ئیشێکی زۆر زۆر گەورەیە ئێمە لێرەوە بە ناوی بەرنامەکەەوە دەستخۆشی لە تۆ لە کاکە جەزای سازەکەین کە دایما هەروەها مامۆستا عومەر کەیسا قسەی لەگەڵا کردین هەموو ئەو کەسانی کە لە هەوڵان بۆ ئەوی هاوکاری بگەێنە خێرخوازان ماڵتان ئاوا بێ یاخوا دەستان خۆش بێ و کاتش خۆش بە ئێوە سەرکەوتم دووبارە جەژنتان پیرۆز کاک ئەحمەد لەکوێ دانیشی وەڵا لە هەولێرم کاکە هادیجان ئایا سڵاو لە قەڵاو منارە جەژنە پیرۆزەی تایبەتمان هەیە بۆ شارەکەی خۆمان شاری هەولێر قوربانی تۆ منیش لە هەولێرەوە تاکو سلێمانی جەژنە پیرۆزە تاوای خەڵکی سلێمانی هەموو کوردستان سەرچاو کاک ئەحمەد گیان هەروەها جەژنە پیرۆزە لە کوردانی تاراوگە بەڕاستی کێوی دووەمی ئەم میلەتە بێگومان سەرچاوم کاک ئەحمەد گیان خۆ حەفیزە بێ یەخوا کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد وامان کرد کاک هاشم حەسەن ئەڵێ سڵاو لە کاک هادی و هەموو هاوڕێیانی بەرنامە شازەکەمان با بچینە لای خاتوو لێوان کۆیی شاعیری هەزناسکی شاری کۆیە لێوان خان ئەم کاتت باش مامە گیان هەموو کاتێککە باش لێوان خان جەژنی قوربانی پیرۆز
سەرەتا بە بۆنەی جەژنی قوربانەوە جوانترین پیرۆزبایی لە تۆ تاوای هاوکارانت لە دەستگای میدی گەڕیان بە هیوام هەمیشە لە جەژن و خۆشی بن جەژنێکی پڕ لە خێر و بەرەکەت بۆ تۆ تەواوی گەلی کوردستان تایبەت کوردستانی خۆشەویست مامەگیان. لێوان خان ئێمەش جەژنە پیرۆزا گەیەنینە شارەکەی حاجی قایر و دڵدار شارەکەی مەلای گەورە و لەوێشەوە پەخشیەکەینەوە بۆ هەولێر و بۆ هەموو شوێنێکی کوردستان و هەروەها کوردانی ئەزیزی تاراوگا لە هەر شوێک هەن جەژنی پیرۆز بێ یاخوا ئەم جەژنە ببێتە هۆی ڕەوانەوەی خەمەکانمان و ساڕێژبوونی برینەکانمان. ئەوەش ئاواتی دڵما بۆ یەک بە یەک تاتی گەلی کورد خوازارم جەژنێکی پڕ لە خێر و بەرەکەت خۆشی بەڕێ بکەن. بەڕاستی مامەگیان زۆر دڵخۆش و شادمانم کە جارێکی تر لە بەرنامە جوانەکەی تۆ من و تەواوی گوێگران و بیسەران و پۆڵێک لە هاوڕێ خۆشەویستەکان دەتوانم جارێکی تر کۆبینەوە بەڕاستی بە دڵ بیرمان دەکردی بە هاتنەوە یەکجار دڵخۆش بوو مامەگیان. ئیشەڵا خوای گەورە هەموو لای دڵخۆشکە. لێوان خان با تۆزێ باسی جەژن بکەین بزانین جەژن لە کۆیە ئێوە چیەکەن پێشتر چی بوو چۆن بوو؟ بەڕاستی مامەگیان وەکو ئەو چەند ساڵی کە ڕابردوو بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا بەڕاستی جەژن دەتوانم بڵێم لە قەزای کۆیە ساردیەکی زۆری پێوە دیار بۆش بەهۆی خەڵکەکە بوو کە بەهۆی خۆپارێزیەوە لی دەتوان یعنی هاتوچۆیەکەی بەردەوام کا لەگەڵ خزم و دۆستان و برادەران ئەوە بە ڕێگای تەلەفۆن و زیاتر پیرۆزباییان دەکرد. لەم ڕۆدا کە یعنی من دەیبینم بەڕاستی جۆش و فرۆشێکی زۆر یعنی بەناو بازار و یعنی ئەو شوێنانە دیارەکە خەڵک پێداویستەکانی خۆی بۆ جەژن ئامادە دەکا. خۆشم یعنی یەکێکم لە تاکە لە کۆیە دەتوانم بڵێم تەواو ئامادەکاریەکانم کردووە کە بۆ جەژن بەس ئەمن وەکو خواردنەوەشتانە مامەگیان بە حکمی ئەوەی یان دەچمە ماڵی باوکم یان دەچمە ماڵی خەسوو خەزرانم بۆ ئەو جەژنە لەوانێ کاتێک بەیانی جەژنەکەی بچمە ماڵی دایکم و وەکو نانی جەژن لەوێ بخۆم زیاتر دوایی دێمەوە دەگەڕێمەوە بۆ قەڵات درێ دەوێت سەردانی ماڵی خەسوو خەزرانم دەکەم مامەگیان یعنی کەم لە ماڵی خۆم خواردن ئاگر دەکەم بە حکمی ئەوەی زیاتر لەلای ئەوان میوانم. وایە باشە لێوان خان تۆ زیاتر لە بەیانی جەژنە ئەهلی قەیسی و کشمیشەکەی یا ئەهلی فاسۆلیاکەی؟ وەڵام مامەگیان برادرم لەگەر قەیسی و کشمیشەکە و قەیسەکەش وەکو بێ فاسۆلیاکەش هەر دەخۆ بە حکمیەوەی هەر شوێنێک کە شتەکە ئامادە بێ دەتوانم یعنی تامێکی لێ بکەم و تام و خۆشی جەژنەدا بەڕاستی هەر خواردنی کاتێکە لە بەیانی جەژن ئامادە دەکرێت. بەس مامەگیان لەناو دەستوری کۆیە کاتێک یعنی ساوەریش لەگەڵ خواردنەکانی تر ئامادە دەکەن ساوەرە و برنجە و وەکو قەیسێ و کشمیشە و زیاتر یعنی ئەو شتانە دەڕازێنەوە لە دەستوری کۆیە ئەوە باوە کە ساوەریش بۆ بەیانی جەژن ئامادە دەکرێت. یعنی لە پێشتریشە لە چەند ساڵی ڕابردووشە بڵێن لە 30 ساڵی ڕابردووشە ئەو ساوەرە هەر هەبووە لە کەلتوری کۆیە؟ بەڵێ ئەو ساورە هەبووە زیاتر لە ناوەکو غەفوریەکان و ئاغاکان باوە کە خواردنەکانیان جیاوازە لە ناو وەکو جیلەکانی ئێستا نازانەوە حکمەوەی بەس ئێمە هەر وەکو لەسەر دەستوری خۆمان دەڕۆین لەگەر خواردنی کەش کە بەیانی جەژن ئێمە ساوەریش ئامادە دەکەین مامەگیان. زۆر باشە لێوان خان ئەی لەگەڵ بەرهەمی شیعری تازەیە؟ وەڵی تێکستەکانم بەردەوامن وەکو کۆڵم نەداوە تا ئێستا بەس بەڕاستی بێ بەرنامەکەی تۆ پێوە دیار بوو یەکجار. لێوان خان ئینشەڵا ئیتر لە بەرنامەکانی داهاتووە جارجار گوێبیستی شیعرێکی ناسکی تۆش بین؟ جا بۆم بەیانی ئەمڕۆیانە بەرنامەی ئەمڕۆ با تێکستەکەی من تایبەت بێ بە شەعر و جەژنانە خوازارمە بڵتان بێ دیارێکی بچووکی من بێ بۆ هەموو لایەک. بەڵێ فەرموو زۆر سوپاس بۆ دیاریەکەت. جەژنانەکەم لێت پیرۆز بێت فریشتەکەی خەونەکانم بەبوونت زۆر دڵخۆش و ئاسوودە و کامەرانم گەر ئەتەوێت جەژنانەکەم پێشکەشت بکەم باوانەکەم ماچێکم بەرێ شیرینی جەژنانەکەم جەژنانەکەی ساڵانێکم لای تۆ کۆبۆتەوە ئەم دووریە تەواو بێ
هەموویم ئەوێتەوە بەندی پەیمان لەگەڵت خۆشەویستی بەسترۆتەوە بە دیارتەوە تەمەنم وەکو مۆم داگیرساوە سوپاس بۆ خوا کە تۆ هەی ئاواتی دڵ و گیانم بەهۆی تۆوە ڕووناکی ئەبینێ چاوەکانم هیوا خوازم هەموو کار خەندە بە تۆ ئاشنا بێ ئەو دڵە پاک و جوانت دوور لە خەم ئاشنا بێ ئینشەڵا کۆتا جەژنی دووری نێوانمان ئەبێ ئاسوودەی و پرشنگدار هیوای دوا ڕۆژبان دەبێ دەستخۆش لێوان خان هیوای بە بڕشتی قەڵەمەکەت بۆ خوازین جاریشتر جەژنتان پیرۆز بێ دووبارە جەژنە پیرۆزە لە هەموو هاوڕێیان و هەموو کارمەندان هەموو دۆستان هەموو هاوڕێیانی وەکو بڵێ لایفەکە کە ئێستا بیسەرمانن جەژن و خۆشەویستی بۆ یەک بەیەکیان دەنێرم بەڕاستی بیر یەک بەیەکیان دەکەم ئینشەڵڵا هەموو دەگەڕێن ناو بەرنامەکە ئەو خێزانە جوانە هەمیشە بەردەوام دەبێ هەمیشە لە جەژن و خۆشیدن مامەگیان کاتێکی خۆش بۆ ئێوە خۆشتر بۆ جەنابتان و ماڵی هەموو لایەکتان ئاوا بێت هەر ئەم لێوان کۆیی لێوان خانەڵێ سڵاو لە مامە هادیجان جەژنی هەموو لایە پیرۆز بێ ژی لە کەریمەڵێ سڵاو خاڵە جەژنتان پیرۆز بێ کاک حەمید ئەڵێ سڵاوتان لێبێ کاگادی جەژنتان پیرۆز بێ ئەچینە لای کاکە ڕێباز کاک ڕێباز پەیامنێری کاگاشم حەسەن لە عەلوەکەی سلێمانی کاکە ڕێباز کاگادی جان سلام علیکم عەلەیکە سەلام قوربان حاڵ و ئەحواڵە ئەم کاتە باش سپاس دەکەم تۆ باشیت ئەرێ کاکە کاگاشم ئەمڕۆ نەمتوانی سەر لە کاگاشم من بەداخەوە کاک ڕێباز جان کاگاشم شتێ زیایی نەکردو هەر ئەم سڵق و مڵقەیە بە جەژنانە یا بە خەڵک بەخۆ ڕۆژ پەیوەندیەکەم پسان تەواو نەکرد خۆی کاگاشم بەپێی وەرزەکان دەڵێم ئایتمەکانی زیاو کەمەکە چۆن تر جاری وای تەرخوونی بۆ زیابێ تووری بۆ زیابێ کەمەکاتەوە بەبێ فەسڵەکان کاگاشم کە موزیاکە موادەکانی یعنی ئەم سەوزەیە ڕۆژێک تەرفیع ناکا بۆ میوە هەر ئەم سڵق و توور و تەرخوونێ ئەوەیە بەس ناڵێم ئەوەیە جاری وایە توور تەرخوونی بۆ زیاکە شوویتی بۆ زیاکە جاری وایە کەمەکە نەوەڵا تەرفیع ناکا بۆ شتیکە تووریشەیە مامۆستا عومەر جاران هێرشیە کردە سەرتان باشە کاکە گیان کاک ڕێباز تۆ چی دێ بۆ جەژن من جێژنە پیرۆزی خۆم ئاراسی هەموو هاوڕێیان هەموو مسلمانان لە دەرەوە ناوەی کوردستان و خۆشحاڵم کە دووبارە پەیوەندیم کردەوە لەم بەرنامە خۆشەویستەیە و جێژنە پیرۆزی خۆمەگەیەن مەجەنابتان کاک باسط مامۆستا عومەر کاگاشم و هاوڕێیانی کە و جەناب کارمەندانی ڕادیۆ و خۆشحاڵتر بووم کاگادی کام ڕۆژێبیسی دەنگی مامۆستا عومەری خۆشەویست بووم کە بەڕاستیم سەرکردەیە هەروەکو ساڵانی ڕابردوو لە خەمی هەژارانە لە خەمی خاوێن پێداویستی تایبەتەکانە کامڕۆ زۆر خۆشحاڵ بووم جۆم لە سەوتی بوو کە ینی بەم ئافە و جێژنەیە خەمی خاوەن پێداویستی تایبەت خاوەن هەواڵەتانی هەژارەکان بەیانی خۆشم لە مەیدانی ئاژەڵان لەگەڵ هاوڕێیەکمان چوم چه حیوانێکی کردی جێژن قوربانێکی کردە ئەمڕۆ لەبەرەوەی کە بەیانی کاسەی ژماڵێک بەتاڵ نەبێت وتی بە پێویستی سەم ڕاستە بەیانیە بەس ئەوڕۆ قسی ئەمڕۆ لەبەر چەند عایلەیەکی خۆشەویست کە هاوکاریان بکە بۆ ئەوەی بەیانی جەژن کاسەیان بەتاڵ نەبێ و چێشتیان بێگۆژ نەبێ قوربانەکەی خستە ئەمڕۆ کە هەرچەند ئەمڕۆ لەوێش کاسبکاران لەبێ ئەمڕۆ مزارەیان بوو دەنگە دەنگیان بوو کاگادی ئەوێش بەزمیان بوو خەم ئەوانیش حیوانیان بۆ هاتبوو لە دەرەوەی عێراق ئەمە لێرە زەرەریانە کردویانمە مزاهرە دوازیان ناخۆش بوو ئەوانیش دەیشەڵا کێشەی هەموو کەسێک چارەسەرە بێ ئینشاءالله کاگادی دەستخۆشی لە هەموو کەسانەکەین کە ئەو کاک ڕێباز وتی کەوا فریای ماڵی خەڵک و ماڵە هەژارەکەون و نایەڵێ کاسیان بەتاڵ بێ خێرا بنووسێ و خێری هەموو لایەک بنووسێ ئینشاءالله دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و دووبارە خۆشحاڵم کاگادی جان کاکە ڕێبازیان جەژنی جەنابیشتان پیرۆز بێ و جەژنە پیرۆزەم بگەێنە بە خاو خێزان کاک هاشم حەسەن ئەڵێ ئەنیشتین ئەڵێت تاوانێک بەنهێنی لەلام باشترە وەک لە ئیمانێک تەنها لەبەر خاتری خەڵکی بێت ژی لە کەریم ئەڵێ خاڵە خەڵک هەیە
سەربانی شەشوە نازانم بەو گەرمایە تۆ بڵێ خەڵک لە سەربان دابنیشیە ئەی خوا بە قوربانێ بم کاک ئەحمەد بەڵێ قوربان زۆر تەواوە هیوادارین پەیوەندی کۆمەڵایەتی بگەڕێتەوە جاری جاران و خەڵک پشکاتە ماڵی دنیا و پارە و تەماع و ئەوانە و ڕوو بکاتە هەموو ئەو ماڵانی کە پێویستیان بە هاوکاری هەیە و دەستکا بە گیرفانی و گیرفانی نوقاو نەبێ و لە گیرفانی خۆی ببەخشێ یەک وچانی بچووک وەرئەگرم و ئێستا ئێمەوە خزمەتە رادیۆی میلی گەڕیان دەنگی هەمووانە بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87 رادیۆی میلی گەڕیان. بەڵێ عزیزان و خۆشەویستان هاتینەوە خزمەتان بۆ تەواوکردنی بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ. عزیزان و خۆشەویستان جەژنانی زوو ئێمەی مناڵ باسی 8 ساڵی و 9 ساڵی یەکەم بێگومان جەژنەکە لەبەر سینەماکەیا بوو لە نێوان بەتایبەت سینەما ڕەشید و سینەما سیروانە بوو. ئەم هەموو عەرەبانەیە و ئەم هەموو شتەدانرا بوو هەر لە مەحەلەبی هەر لە کاستەر هەر لە دەرکە هەنار هەر لە کالیار بەترشوقی وردەوە لا حلاوة طيب لا أزبريد لا ظلما لم همو اشتخوش لم همو بونو برامية إما تنها صفرس ما بيبور ججنانا كمان صفرس بو لا نيوان پنجاش تا ندزاني بيهي بچي بيقومان ام صفرسا هنيا جار دوشتي يكر هنيا جار چوارشتي يكر ببي قباريش تكا چندين جار إما لنيوان بونمونا لنيوان حلاوة طيب و كاستر أنا ما نزاني كاميان خوين شكبو هو بوداني چام خوين چلوری ئەرخەوان هەبوو چلوری ئەرخەوان هەروەک کاک جزای ساز ئاماژەی پێیە لەتێکە بەرەکەو مەسەلا چلوریەکمان نەکری بە دوو کەس ئیتر هەبوو چاوەڕێ کردایە ئەو نیوەی بخواردایە اینجا خوای بکردایە تەماعی نەبووە زیاتری لە چلوورەکە نەخواردایە نیوەکەی بۆ تۆ بێشتایەتەوە
من بیرمە لەگەڵ براکەما بۆمان هەبوو بە هەردووکمان شلۆ برنجێ بخۆین لە مەطعام شلۆ برنجەکە بە سەوفلس بوو ئەنجا ڕۆژێک بەویستی ئەو شلەکە داواکرا ڕۆژێ بەویستی من یعنی ئەو دەما ئەو ژیانە بۆی ئەوە نەخۆش بووە و نەچێژیە بوو من کاتێک کە حەلاوە تەیبەکەمە خوارد چاوەڕێی ڕۆژێکی ترمە کرد 50 فرسم پێ بێ بۆی بتوانم کاستەرەکەش بخۆم بۆی بتوانم ئەزمەریدیش بخۆم چلوورەیە بخۆم کالیار بە ترش و خوێی وردەوە من تێی ناگەم ئەو ترش و خوێیە ئەو تام و لەزەتە چی بوو تایە بوو ئەم هەموو تام و لەزەتە لە هەژاری و لە نەبوونیە بوو ئازیزان ئێمە پێمان نەبوو بۆیە شتێک کە ئەمان خوارد ئەمەنە بەتام بوو لە لامان تەسەورمان یعنی لە خۆشییان نەمانەزانی چی بکەین هەر بە نمونە لە وەرزێکی وەکو هاوینی ئیستایە على الأكثر كالمان بوكرا كالي برو أم كالا برويا بوي قاتش عرق نكاتو بوي قاتش بون نكا أم كاليا أما خسر جرسر معنا وتابع يعني جرجن أما قيتاني تيرا شراو أما يتر خريب الروح درش وتاو كالا كرد بيو يتر كبيوي الروشتين شو كتازبو ما كرابو كبيوي الروشتين أو آسكين الروشتين برجايا هربو جرجن تاك شروالك من بوكرا لهاوينا أم تاك شروالا كجرجن طاو بو جرجن رمضان أبو أم تاك شروالا دايكم بو يلا قرتين حتى جرجن قربان يعني تا جرجن قربان بو ما نبو لبيكين بو أوي ندر يوتوشي بينا نبي لسردماني تريشا أو شروالا مان شروال هبو حو بيني بيو بو لبريو لشو هلا تقي أليو الريك دايكم بو يدورين هو بدز أبو ببينيجي عنتيكا بيلاو بهماش جي وسيشوار بيني تيابو يعني إما جياني سادي وجاري مان أو بينانا مدالياي ريز بو بيمانو أو دمانا جگەل ڕێز و خۆشەویستی و قسەی خۆش ئێمە هیچ شتێکی ترمان نازانی ئێمە وەنە سادە بووین نەمانەزانی دایکەکان لەبەر دەرگا باسی چیەکەن کچانی کۆڵان باسی چیەکەن لەبەرەوەی ئێمە تەنها ئاگامان لە باسکردنی خۆمان بوو ئەو دەمانە ژیان ئەوەنە سادە و ساکار بوو منجە لەفافۆنەکەی دایکم کە قەیسی تیالێنە دە کەس نانی ئەخوارد بەشی هەمومان یە کرد یعنی نانمان لێ نەئەبڕا ئەو برنجە بە هەمان شێوە ساڵی ساڵان دەوڵەمەند و هەژار یەک شوێنیان هەبوو بۆ جەژن ئەوە نەبوو دەوڵەمەند شوێنێکی هەبێ و هەژارەکە شوێنێکی تری هەبێ دەوڵەمەند و هەژارەکە هەردوو لایەن ناچار بوون هاتوچەی یەکتری و جەژنە پیرۆزە لە یەکتری بکەن چونکە دراوسێتی ئەو سەردەما هەژار و دەوڵەمەندی نەئەخوێنەوە تەنها دراوسێتی ئەخوێنەوە و هەروەها کاتێ ماڵە هەژارێک پێویستی بە هاوکاری ئەبوو ماڵە دەوڵەمەندەکە بەبێەوەی بێڵێ دراوسەکەی دەسەڕاست و دەچەپی پێی بزانێ هاوکاریەکەی پێگەیان و نێهێشت تووشی نوقسانی بێ هەموو جار بیرمە پێ و دەی و نوقسانی مناڵەکانێ نوقسانی مناڵەکانی خۆمە نوقسانی ماڵەکە و نوقسانی ماڵەکەی خۆمە بۆ یە کابرای دەوڵەمەندیش لەبەرەوەی بە حەڵاڵی دەستی کەوتبوو لەبەرەوەی بە کەسابەت دەستی کەوتبوو لەبەرەوەی بە بێغەش دەستی کەوتبوو دڵی سادە و ساکار بوو دەوڵەمەندەکەش هەمیشە هاوکاری ماڵە دراوسەکان یەکرد و بەبێ ئەوەی کەس بە کەس بزانێ هیوادارم ئێمە هەمومان بگەڕینەوە ئەو سەردەمانە و بگەڕینەوە بۆ سادەیی هیوادارم ڕوو بکەینەوە کەسابەتی حەڵاڵ چاومان لە گیرفانی خەڵک نەبێ کەسابەت لێ بکەین کە پارەکەی حەڵاڵ بێ بۆ ئەوەی ئێوارە سەربەرزانە دوو عەلاگە بەرینەوە ماڵەوە بۆ ئەوەی مناڵمان تووشی نەخۆشی نەبێ پێی بۆ ئەوەی مناڵمان تووشی ئافات و وەیی دنیان نەبێ بۆ ئەوەی مناڵمان لە خەتی ڕاستی ژیان لا نەیە بۆیە پێویستە هەتا ئەتوانین دەستی هاوکاری درێژکەین بۆ یەکتری هەتا ئەتوانین ئاگامان لە مردومەکانی خوابێ هەتا ئەتوانین ئاگامان لە تەرازوو ئاگامان لە ڕزقی جوان ڕزقی پاک ڕزقی بێغەش ڕزقی بۆ نمونە کابرای بەقاڵ ئەو میوانەی کە ڕزیوە با فڕی بە با پەنا نەباتە بەر ئەوەی دوو دانە بخاتە ناو چولۆی زەلامێکەوە چونکە ئێمە هەمومان بە ساغ و سەلامەتی لەدایک بووین خوای گەورە هەمومانی بە کاملی هێناوەتە ژیانەوە با بە ساغ و سەلامەتیش بژین با بە کاملیش بژین با ئێمە بە پلێ گۆشت تێر بخۆین با تەماحمان لە چولوێ گۆشتانە بێ بە تاقی تەنیا بۆ خۆمان ئەوە خەبەرێکی زۆر خۆشە جەژنی ساڵان ئازیزانی سەکاتزا بیری خسمەوە ئەسپێکی تەختە بوو لە تەختە دروستیان کردبوو کابرا هینێکی شیلا بوو بڕنەوێکی تەختە شیلا بوو ئیتر کە ئەچووی من خۆم ئەو ڕسمەم هەیە لە تەمەنی 8 ساڵیا گرتومە ئەچوومە سەر ئەسپەکە و سەر ئەسپە تەختەکە و بڕنەوەکەم ئەگر بەدەستەوە و ڕسمێکیان نەگرتی ساڵی ساڵان شتی زۆر خۆشە بوو با بچینە لای دایکی ڕەیان بزانین ئەو چیمان بۆ باسەکە لەباری جەژنەوە دایکی ڕەیان بەڵێ کاحەمەتە باسی شکر چۆنی حاڵ و ئەحواڵێ مناڵەکان چۆنن جەژنتان پیرۆز بێ یەخوابیەوەی بسەلامەتی
باشن شكر همولاية لەخوا بەزیابێ الحەمدولله جەژنی قوربانتان مبارەک بێ يا أخوانا همولاية مبارك به يا ربي بيويبن سلامة الدنيا أخوة بەڵێ داکی ڕێیان تۆ چی دەیە بۆ جەژنانی زوو والله ترى داواي سركم لخواي دورة بوها مكان سركوتو بني أخوة ماڵێ ئاوا بێ داکی ڕێیان بخوسي وبريك وبيتي بري بي إن شاء الله بدل خوسي وسرداني يكتب كينو داکی ڕێیان بلى ئێوە جەنابتان لەکوێ بوون جەژنانی ساڵانی زوو لك عند مالي فوق ابو هنا لي یعنی مالي مەبەستمەوەیە لە هەشتاکانە ئێوە لەکوێ بوون لسليماني لە سلێمانی زۆر باشە باشە ئەم فەرقە زۆرە چییە لە نێوان هەشتاکان و ئیسایە لە هەم لە جەژنە هەم لە وەختەکانی ترە والله ترى فرق السودان نازم فرقي زور زورة جاران زور خوش بو من أولان كو بوين ومن خو معنا قريتي بو جزنا كفي معنا وجزنا كا بالخوش بوين همومان أو من أولان كسو كارم هي هاد سردانية كريا كد زور بالخوش بلان إفتا أو فرقك أو نازم هو كارك يتيبو أو الرحم دو تو دو داکی ڕێیان ساڵی ساڵان ئێوە وەکو کچانی کۆڵان کە ئاچوون بۆ جەژنەکە کەس مەسەلا کەس لودبەرزیتیا بوو کەس خۆی فەرزە کرد بەسەر کەسا بەڵێ یعنی هەمووتان کە ئاچوون بۆ جەژنەکە بە دڵێکی خۆشەوە چوون بەبێ ئەوەی کەس خۆی فەرزکا بەسەر کەسا أنا والله وابو أنا والله وابو یعنی بەریەکێک ناکەوتی فشەو بەسەرەوە بکە یا مەسەلا خۆی بنوێنێ لا والله والله شفتي ديانا بولي باشە داکی ڕێیان بەڵێ بۆ بەیانی جەژنی شەڵا بە تەمای قەیسی کوشمشەکە هەی یا با بڵێ مناڵانەی خۆن أنا والله هەموویان خۆن دەچاکە عیبی نییە هیچ قسەیەکی ترێ ماوە بۆ بەرنامەکەمان بۆ من بۆ جەژن والله عدا عشت كان كان واصل توصل بن كومر باشە داکی ڕێیان جەژنە پیرۆز بە جارێکی تر ئەچینە شارەکەی بیلبیلەی چاوان ئەچینە شارەکەی بیلبیلەی چاوان ئەچین بۆ کەرکووکەکەم کاکە هەڵمەت لە کەرکووکەوە مەرحەبایەکی گەرم و جەژن و مبارەک بێ زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنت بۆ خوازم جەژن لە تۆ لە تەواوی کارمەندان پیرۆز دەکەم هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ گشت لایەتمان زۆر باشە کاکە هەڵمەت گیان جەناب لە ڕێی گەورەکانەوە کە بیست بێت لە کەرکووک نەتەوەکان کە پێکەوە مەسەلا کورد و عەرەب و تورکمان ومانی تیا بووە چۆنی پێشوازی جەژنتان کردووە وەڵا دیارە جەژنی ئێستا لە چاو ساڵانی پێشوو فەرقێکی زۆری هەیە ئەتوانم بڵێم تەکنەلۆجیا توانێتی ببێتە بابلین بربەستێک لە بینی تاکەکانە بەڵام ئێمە کاتێک کەسیلێ ڕەحممان هەبوو ناکێ ئێمە گوێ بدەین بە تەکنەلۆجیا ئەبێ زاڵبین بەسەر تەکنەلۆجیایە ئێمە بۆ نمونە جەژنە پیرۆزەکانمان بە مەسیدێ نەبێ یاخود بە تەلەفۆنێ نەبێت با بڕۆی سەردان یەکەین بۆی بتوانین ئەو برایەتی و ئەو دۆستایەتیە تۆختر بێتەوە نەک بە پەیوەندیە یاخود بە کورتە نامەیەت بەڕاستی من پێم باش نییە زۆر باشە ئەی ساڵانی زوو وەک باسییان کردبێ کاگەڵمەت لە کەرکووک چۆن پێشوازی لە جەژن کراوە خەڵک چۆن چیان کردووە بەڵێ دیارە ساڵانی پێشوو سەردانی زۆر بووە بابلین بەسەر گەڕەکەکانە یاخود خزم و کەس و جیران و ئەمانە کۆمەڵی خڕەوە بوون و سەردانیان کرد سەردانی یەکتریان کردووە بەڵام بەداخەوە یعنی سێرەکەی ئیستەکانە و سەردانە کاڵەوە بووە سێرەکەی زۆر جا مەهانەیەوە دۆزێتەوە لێ ئەگە من بڕۆم بۆ ماڵەکەی لەوایە بلێ بۆ چکلێتەکە هاتووە تۆ نابێت گوێ بۆ قسانە بدەی بەڕاستی ئەوە ئێستا بەڕاستی کاک هەڵمەت مەسەلەی باری تەندروستی و کۆرۆناش کاریگەریەکی گەورەی دروست کردووە لەسەر زیاتر لە یەکتر دابڕان
ڕاستە بەڵام تۆ سێری کە ڕۆژانی دیکە ئێمە بە ئەوەشمان لەبیر نەچێت سێرەکەی با بڵێن بازاڕەکان یاخود شەقامە گشتەکان کافتریاکان یانەکان پڕە لە قەڵەباڵغی پڕە با بڵێن لەوەی کە هیچ کەسێکمان ڕێنمایی تەندروستی بەکار نایەنین بەڵام بۆ ئیلا ڕۆژانی جەژنە ئێمە بیکەینە قالبی ئەوەی کە کۆرۆنا هەیە و نەڕۆی سەردانی یەکتری بکەین قەنەعەت کە دوای جەژنە سێرەکەی بازاڕەکان هەم با بڵێن ئیزدیحام و جەنجاڵیەکی زۆری پێوەیە بەڵام بۆ نەکان سێرەکەی ئەڵین کورە وڵا کۆرۆنا هەیە و با نەڕۆی سەردانی نەکەین نا پێم باش نییە ئەمە ڕاستە جاخۆ کاگەڵمەت هەر ئیستا بە بۆنی جەژنەوە ئەمڕۆکە عارفەیە لە هەموو شارەکانی کوردستان بەڕاستی جموجوری خەڵک زۆر گەرمە زۆر ڕاستە من وەکو ئاماژەم پێدا قەنەعەت کە بەیانی سێرەکەی ڕەنگە بە دۆستێکت یاخود بە برادێکت بڵێ بۆ نهاتی سەردانم کە ئەلێ کورە وڵا کۆرۆنا هەیە و ئەم نەخۆشیەیە ترساوم بۆیە نهاتوومە وتومە با کەس توش نەکەم بەڵام خۆی لە ڕاستیەوە نییە ئێمە سێرەکەی ئەیستا هەمومان هەرتاکێ لە ئێمە بڵێ بڕۆ لەو شارع ئیشکەی ئمڕۆ 50,000 دەستەکەی بەخوا 100 کۆرۆنا بێ گشتمانە ڕووین ئەمە ڕاستیە کەوا بۆ ئەو تەماحەیە کاگەڵمەت کە باسمانە کەرمان و کاکە پشکەنە ماڵی دنیا نا خۆ ڕازگۆیی زۆر خۆشە کاتی ئێمە کە پەیوەندیەکەین یاخود پەیامەکانی خۆمان ئەنێرین با بە ڕاشکایانە قسە بکەین یعنی بە ڕازگۆیانە قسەکەین نەک بە ئەملاولا کاک هەڵمەتجان هەر لەسەر قسەکەی جەنابێ ئەگەر خۆمان ڕازگۆ نەبین لەگەڵ یەکە با چاوەڕێی خەڵکی تر نەبین ڕازگۆ بێ لەگەڵمانە بێگومان کاک عەریف حەمەتاڵ بەڕاستی ئەبێ خۆمان لەگە خۆمانە ڕازگۆ بین و ئەبێ خۆشمان دەست بخەینە سەر برینەکانی خۆمان بە تاکید نابێت تاوەڕێی کەس بکەین بەڕاستی تاوەڕێکردن پێم وایە دواتەکەوێنێ لە ژیانە بەڵێ هەروایە و دوایەوە ناوگەێنێ بە هیچ بۆیە پێویستە خۆمان زوو بە زوو خۆمان ڕەخنە لە خۆمان بگرین خۆمان دەستخەینە سەر برینەکانمان و خۆشمان هەوڵ بین ساڕێژی کەین بێگومان ئێمە ناکرێ ئێمە هەموو کارەکان سپڕێدێنە سەر حکومەت بڵێن حکومەت دووە حکومەت دووە بابە تۆ عقل نییە بەسەر حکومەت و تۆ با بڵێن بەیانی بۆ نمونە ئەڕۆی جەژنە پیرۆزە لە خەڵکەکەی حکومەت چی پەیوەندی بەوەی ڕاستە ڕەنگە با بڵێن هێن ڕابگەێنێت بەهۆی کۆرۆنەوە بەڵام سێرەکەی تۆ لە گەڕەکەکەی خۆتە یعنی زیرانی خۆتە قەیچێکە بڕۆ پیرۆزبایی لێکە بڕۆ گەردنازایی لێ بکە خۆ حکومەت ڕێگر نییە لەوە کە تۆ بڕۆیتە ماڵ جیرانەکە یاخود بڕۆی بۆ ماخە ئەو با بڵێن بینی شارەکان لەوایەدا بخا یاخود سێرەکەی ناو شار یعنی بۆی جەنجاڵیەک و قەڵەباڵغیە دروست نەبێت بەڕاستی خۆی بۆ خۆی ئەوەش ئاسانکاری کردو حکومەت لە هەموو ڕوویەکەوە ئێمە با حکومەت تاوانبار نەکەین کاک هەڵمەت بەڵێ خۆ لایەنی کەم ئەتوانین ئەگەر دراوسەکەش بەسەر نەکەین و بەس لایەنی کەم با بوختانی بۆ نەکەین با قسەی ناشرینی بۆ نەبەسین با هەوڵی ملشکانی مناڵەکەی نەیەین بە تاکید ئەو بوختیانە زۆر پیسە ینی سێریکە ینی ئمڕۆ سێرەکەی ئافرەتێک بە تەباغ غەسوویە لێ کورە بەخوازانێت چی کردۆ خۆی ستوانوە بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ینی ئێمە ئەگەر با بڵێن لە ڕووی دینشەوە زەعیف بین بەڵام ئەبێت لە ڕووی زەمیرەوە زۆر بەقەوت بین واز بێنە لە دین ئەکەینە ئەولاوە بەڵام لە ڕووی زەمیر و ئینسانیەتەوە تۆ کاتێک شتێکت بە چاو خۆت نەدی ناکرێت تۆ بڕیاری لەسەر بدەی بڵێ وەڵا فڵان کەس دیارە لە شتێکی هەبوو بۆیە خۆی ستوانوە با بە سێری زاری وایە وەڵی تەباغێک تەقێت بە کەسێکا لێ وەڵی خوازانێت چی هەبووە خۆی ستوانوە بەڕاستی ئێمە کارە ساتە لە ناو کۆمەڵگاکەمانە کاک هەڵمەت جاری وا هەیە من خەڵکم ناسیوە بە یەک کەلیمە عەسەبییان کردووە دەستی بردووە خۆی بکوژێ ئەزای چۆنە کاک عەریف زۆر با بڵێن ئەو بوختیانانەش وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵ بێتەوە یعنی خەڵک سەردانی کەس خزم سەردانی خزم نەکە یاخود جیران سەردانی جیران نەکە ڕەنگە تێکەڵاویەکی زۆر دروست بێ لەو تێکەڵایەوە سێرەکەی بوختیانێ گەورە دروستە بێ بەڕاستی ئەمە وای کردووە یعنی ببێتە هۆکار زۆر ڕاستە کاکە هەڵمەت دەست و چاو خۆش بێ بۆ قسەکانێ بۆ پەیوەندیەکە جارێککە جەژنە پیرۆزە لە بیلبیلەی چاوان لە شاری کەرکووک و گەرمیان و سەرجەم کوردستانەکەین و لە تۆش پیرۆز منش بە ناوی گشت کەرکووکەکانەوە جەژنە پیرۆزە لە تۆ و لە تەواوی کارمەندان و لە چوار پارچەی کوردستانەکەم بەبێ جیاوازی من جگە لە خۆشەویستی چم نەماوە
دووبارە و سێبارە پێتانە دەم جەژنتان پیرۆز. جەژنە پیرۆز بێ هەر لە جەژنابی کاگەڵمەجیان هیوادارین لە پەیوەندی تەلەفۆنیەکان تا بەردەوام بی لەگەڵمانە بۆی بە هەمومان بتوانین کوردەواریە ڕەسەنەکەی ساڵی ساڵان بجێڕینەوە بە هەمومان بتوانین قسە و قسەڵۆک لابەرین. کاگمەجی لە کەلارەوە کاک جەزا بێتە دوا پەیوەندی. ئەو کاگمەجی زیرە هونەرمەندی دێرینی شاری کەلار. کاگمەجی گیان ئەم کاتەتان باش جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز. جەژن لە جەنابیش و لە کەلار و لەسەر جەمگەرمیان و کەرکووک و هەر چوار پارچەی کوردستان پیرۆز و لە خۆت و لە خانەوادەکە هونەرمەندی دێرینی کەلار. کاکە لەیوەش پیرۆزە بەخۆش من بە شعرێک دەست پێکەم بەدا بەڵام نازانم خاوەنی دێرە شعرەکە کێیە. عەجەب کەوتوینە جەور و زەمانێ عەجەب کەوتوینە جەور و زەمانێ برا بۆ برا پێی حەیفە نانێ نە باوک دڵی لە لای عەولادە نە عەولادی ئەمڕۆ دڵی بە باوکی شادە. یعنی عەجەب کەوتوینە جەور و زەمانێ خەڵە حەمەتاڵ یعنی عەجەب کەوتوینە جەور و زەمانێ برام بۆ برای پێی حەیفە نانێ یعنی نە باوک دڵی لە لای عەولادە نە عەولادی ئەمڕۆ دڵی بە باوکیان شادەیەوە. کاڵە ژیان کاکە داواکارم کاو ڕجام لە هەموو موسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی کایە با باڵەخانەکانیان چوار قات و پێنج قات نەبێ با سێ سیارە چوار سیاریان نەبێ با چاویان لە برا موسڵمانەکانیان بێت با چاویان لە باوک و براکانیان بێ لە خاڵ و مام و کەس و کاریان بێ لە هونەرمەندانی گەرمیان بێ. زۆر ڕاستە ئێمەش قسەکەمان خەینە پاڵ قسەی جەنابت و ئەڵێن هیوادارین ئەوانەی سەرەوە ئاگایان لە خوارەوە بێ و ئەوەی جیرفانی 4 دیناری زیایی پێیە هەر قات نەقاتە سەر قات و قات قاتە سەر قات با فریای هونەرمەندان و توێژی هەژاران و فریای هەموو کەسانە بکەون کە پێویستیان پێیە ئەوە لە ڕووی مرۆڤایەتیەوە بەڕاستی زۆر گەورەیە. هیوادارم لە برا تاجرەکانمان بزماتەکانمان کە ئاورێکی جدی لە ڕادیۆی ملی گەڕیان بنەوە تاکە ڕادیۆیە خزمەت بە هەموو چین و توێژەکانی ئەم کوردستانە کات بەبێ جیاوازی بە تایبەتی کاکە جەزا و کاکە بورهانی خۆشەویست و هاوکارە بەڕێزەکانی. کاکە مەجیدجان ئێمە سوپاسی جەنابت دەکەین بۆ هیوایی لەمە بەدووا گەرمتر زیاتر لە ڕادیۆی گەڕیان و لە بەرنامەکەی خۆمان گفتوگۆ دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ بتوانین کوردەواری ڕەسەنەکەی جاری جاران زیینوکەینەوە. ئینشەڵڵا کاتمان باشە بێ و جەشنەکانمان هەر بەخۆشی بەڕێەکەین دووبارە جەژنی قوربان لە ئێوە و تەواوی کوردستانێنی ئازیل و جیهان پیرۆز بێت. پیرۆزە ئینشەڵڵا هەمووتان لە جەژنا بن. کاک مەجیدجان جەژنە پیرۆزەی عەریف حەمەتاڵە گەێنم بە کاک مەجی و خانەوادە بەڕێزەکەی. پاس بۆ کاکە حەمەتاڵی لەبز شیرین سەرسەرم ئینشەڵڵا هەر لە قەیسی و کشمیش شابین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. خەحافیزە بێ کاک مەجیدجان سەرچاوەکەم. ئازیزان و خۆشەویستانم کۆمنتێکی زۆرمان بۆ هاتۆ ماڵی هەموو لایەکتانەوە بێ و دەستان خۆش بێ بەس بینی خۆمان بێ لای کەس باسی مەکەن. عینەکەی خۆمم بیر چوو ئەم عینەکەی کاک جەزا بۆی پێیا کردم. کاکاشم دوو شعری جوانی بێخود و ناری بۆ ناردوین. کاک باست کاک عەبدولباستی خۆمان سڵاو لە هەورامان کاک عەبدولباستی خۆمان جەژنە پیرۆزەی ناردووە و هەروەها پیرۆزبایەم بەرنامەیە کاو ئەڵێ بەڕاستی ئیشێکی باشتان کرد کە بەرنامەکەتان زیینوو کردەوە و هیوادارم ئەو بەرنامە کوردەواریانە نێڵن هیچ کەسێ دەست خاتە بینی. ئێمەش پشت بەخوا و بە پەیوەندی تەلەفۆنیەکانتان و بە کۆمنتەکانتان بەرنامەکە ڕازاوتر و گەرمترەکەین و دەمەتەقیەکەمان بەرەو خۆشتر ئەبین و جارێکی تر بە ناوی ڕادیۆی گەڕیانەوە برای هونەرمەند و بەڕێزم کاکە جەزای ساز و بە عەریف حەمەتاڵی برای بچووکتان جەژنی هەموو لایەکتان مبارەک بێ هەر لە جەژنا بن قەیسی و کشمشی بەیانی غەم و پەژارەی دڵی هەمووان لابەرێ و چارەسەری کێشەکانمان بکە و ئێمەش هەموومان بگەڕێینەوە بۆ سەردەمی باو باپیرانمان و بگەڕێنەوە بۆ سادەیی و بگەڕێینەوە بۆ ئەو سەردەمەی کە باو باپیرانمان ڕیشتیانمان دایکەکانمان پشتیان کرد بۆ ماڵی دنیا و ڕویان کردبووە خێزانی خۆیان و دراوسێتی و دەمەتەقێ و قسەی خۆش و هەروەها بێتەوە جارجارە کاسە دراوسێتی و بەرد لە بەردەرگا دانیشتن باسی یاپراخی شەویان کرد ئەم چۆنی لێنا و ئەو چۆنی لێنا جارێک کە قەیسی کشمیشەکەتان لێ پیرۆز بێ
هەر لە جەژنا بن هەر لە خۆشییا بن خوا عافیستان بێ شەبایەک بۆ ڕێنمایی خەمەکان بابە وەڵڵاهی لە ماڵەوە دڵم تاقی خەریکە لە پیستی خۆم ئێمە دەرەوە نازانم چی بکەم ئەرە بۆ تەلەفۆنێ بۆ ستیغ نەکەم بزانم خەریکی چییە و بە چیەوە مەشغوڵم ئەلو کاکە سدیق سڵاو لێبێ تو ئەو خوای سدیق پرسیارێکی لێکم بەڕاستی جواب بەرەوە ئەوە تۆ خەریکی چیت بە چیەوە مەشغوڵی وەڵڵای کاکە ئێستا حالیان لەما ئەم بەیانیە نەچوومە دەرەوە بۆ ئیش بۆ خێر وەڵڵای چی بێ کاکە لە ماڵەوە خستومەتە سەر ڕادیۆی گەڕیان سڵاوی لێبێ هەرچی گۆرانی ڕەسەنی کوردی هەیە لە ڕادیۆی گەڕیان پێشکەشەکرێت ئەو بەڕاستە وەڵڵای کاکە من لە ماڵەوە خەریکە شێتم کاکە هەر تەلەڤیزیۆنێکیتەوە هەر ڕادیۆیەکەیتەوە باسی بێموچەیی نەخۆشی کۆرۆنا هەواڵی شەڕ فڵان کوژرا و فیسار کوژرا کاکە ژیان واز لەو هەواڵانە بێنە میلی ڕادیۆەکەت بخەرە سەر 94.1 ڕادیۆی گەڕیان 94.1 ڕادیۆی میلی گەڕیانە دەستەکانت خۆش بێ هەی سڵاو لە تۆ لە ڕادیۆی گەڕیان لە ڕادیۆی